ڕاگەیاندنی هاوبەشی ڕێکخراوی کرێکارانی شۆڕژگێڕی ئێران ڕاگەی کارەگەر و حیزبی کۆمۆنیستی ئێران سەبارەت بە جنایەتەکانی کۆماری ئیسلامی ناڕەزایەتی دەرببڕین. زیندانیانی سیاسی، قوربانیانی دەستدرێژی جنسی سیاسی و بنەماڵی گیانبەخت کردووان بە تەنیا جێنەهێڵین. زیندانەکانی کۆماری ئیسلامی بەردەوام شکەنجەگا و قەتڵگای تۆی هۆشەران و چالاکانی مەدەنی و کۆمەڵایەتی بوون. بە دوای ئاخێزی شۆڕژگێڕانەی خەڵکدا بە دروشمی جوان و ژیان بەخشی ژن ژیان ئازادی نزیک بە 20,000 کەس دەست بەسەرکراون و لە خراپترین بارودۆخدا و لەژێر تونترین شکەنجەکاندان. بەپێی زانیاری گەیاندنی ئینستاگرامی ئەرغەوان فەراهانی هاوسەری ئەمیر عەباس ئازەرموەند سازمانی زیندانەکان کە داسەپێنەری بێڕەحمانەترین بارودۆخە لە دژی زیندانیان ئێستا لە 6 زیندانی سیاسی کە لە شەوی 23 مانگی ڕەزبەر شەوی ئاگرتێبەردانی زیندانی ئەڤین لەلایەن خودی مەعمورە ئەمنیەتیەکانی ڕژیمەوە کەوتنە بەر لێدان و ئەزیەت و ئازار و بەتوندی سەدەمەیان وێکەوت بوو شکایەتی کردووە. سازمانی زیندانەکان لە بەرچنیودان تێکدانی بە ئانقەستی مڵک و ماڵی گشتی، سوکایەتی بەکار بەدەستان و مەعمورەکان، کوشتن و بڵاوکردنەوەی درۆ، شکایەتی لا ئەمیر عەباس ئازەرموەند، یاشار تەوحیدی، مەیسەم گوڵشەنی، محەممەد خانی، ڕزا سەلمانزادە و سەید جەواد سەییدی کردووە. ئەوە لە حاڵێکدایە کە سازمانی زیندانەکان تا ئێستا خۆی بواردووە لە دەرمانکردنی یاشار تەوحیدی و محەممەد خانی کە هەردووکیان لە شەوی ڕووداوەکەدا بە گولەی جەنگی بریندار بوون. لە کردەوەیەکی دیکەدا هەواڵنێری تەسنیمی سەرباز سوپای پاسداران ڕۆژی چوارشەممە 23 مانگی ڕەزبەری 1401 بە بڵاوکردنەوەی ڤیدیۆی دانپێدانانی ئیجباری بۆ دەرکردنی حکمی قورس بۆ دنا شەیبانی ڕاهێنەری ئیسنۆبێرد و گرافیست، حسام موسەوی مڕەبی شاخەوانی، ئەمیر ئەرسەلان مەهدەوی مڕەبی ئیسنۆبێرد، ئیشراق نەجەفابادی مڕەبی دووچەرخە سەواری، محەممەد خێوە شاخەوان زەمینەسازی کردبوو. ئەم ورزشوانانە لەگەڵ 20 کەسی تر مانگی خەزەڵوەری ئەمساڵ لەلایەن مەعمورانی ئیتلاعاتی سوپای وستانی فارسەوە دەست بەسەرکران و گوازرانەوە بۆ زیندانی سروش لە شیراز. ئەوەی کە لە زیندانەکانی کۆماری ئیسلامیدا ڕوودەدات داستانێکی مەترسیداری هەیە. ئەمە دەکرێت لە توییتی عەلی ئەکبەر ڕایفپور یەکێک لە نەزەریە پەردازانی داعشی شیعیدا ببینین کە دوای بانگەوازی ماگرتنی 3 ڕۆژە بە بۆنەی ڕۆژی خوێندکار نووسی هەر کەسێک بوایە تا ئێستا دەیزانی کە هەر کاتێک سوژە کەم دەبێت سەر لە نوێ بانگەواز دەکەن بۆ پرۆژەی کوشتەسازی. ئەگەر لە لاویتان بێزار بوون بچن بۆ نێو ناڕازیان بەتایبەت ئەگەر ڕواڵەتێکی جوانتان هەیە. ئەوە بە ڕەسمی سیاسەتی حکوومەتی ئیسلامی لە زیندانەکاندا دەربڕیوە. دەستدرێژی جنسی و سیاسی و کوشتن لە ژێر ئەشکەنجەکدا ئەم سیاسەتە لە 3 مانگی ڕابردوودا لەلایەن هێزە ئەمنیەتیەکان و بەزجووەکانی ڕژیمەوە لە زیندانەکاندا ڕەچاو کراوە. هەواڵی دەستدرێژی جنسی بۆ سەر زیندانیان بەڕادەیەک بەرین بۆتەوە کە تا ئێستا لانێکەم 3 کەس لە زیندانیەکان دوای ئازادبوونیان باسییان لە ئەشکەنجە و دەستدرێژی جنسی سیاسی کردووە وا کۆتایشیان بە ژیانیان هێناوە. پێچگە لە سیاسەتی وەحشیانە و نامرۆڤانەی ئەشکەنجەی لە ڕادەبەدر لەوانە دەستدرێژی جنسی سیاسی لە دژی زیندانیەکان گوشاری زۆریش دەخرێتە سەر بنەماڵی گیانبەخت کردووانیش. نزیک بە هەموو بنەماڵی گیانبەخت کردووان خراونەتە ژێر هەڕەشەوە تا باسی گیانبەختکردنی کەسەکانیان نەکەن و پەیکەری ئازیزانیان بە بێدەنگی بنێژن. مەراسمیان بۆ نەگرن و لەگەڵ ڕاگەیەنەرەکان چاوپێکەوتن نەکەن. بەم هەڕەشانە بنەماڵەکان لە مەرگی باقی منداڵەکانیان دەترسێن و تەنانەت پەیکارەکانیشیان بەسەر قورسی تەحویل دەدەنەوە. گوشاری ڕۆحی و ڕەوانەی داسەپاو بەسەر بنەماڵە تازیێبارەکاندا بنەماڵی زیندانی مەحکوم بە ئیعدام و یان زیندانیانی ئەشکەنجەکراو وهایە کە زۆر کەسی تووشی قەیرانی دەرونی قوڵ کردووە و نەزمی ئاسایی ژیانی لێ تێکداون. ئەم زیندانە سیاسیانە و بنەماڵی عزیز لە دەستچوو دەکەونە بارودۆخێکی بەتوندی قەیراناویەوە و بەردەوام لەژێر هەڕەشەی هێزانیەکانی ڕژیمدان تا ئەو جێگایەی کە هەندێکیان بۆ خراپتر نەبوونی بارودۆخیان ئەم هەڕەشانە قبوڵ دەکەن و پێدەنگ دەبن. ڕوون و ئاشکرایە کە وەها سیاسەتێک ناتوانێت وەڵام دەرەوەی هەڕەشەی داماوانەی هێزە ئەمنیەتیەکان بێت. لەم ڕووەوە یارمەتیدانی ئەم ئازیزانە یەکێک لە ئەرکە گرنگەکانی هەر ئینسانێکی ئازادی خواز و بەرابەری تەڵەبە. بۆ یارمەتیدانی ئەم تازیێبارانە و یان شکەنجەکراوان
دەکرێت پێداگری لەسەر ئەم خاڵانە بکرێ. 1. چوون بۆ لای ڕەوانپزیشک و وەرگرتنی مشاورە، ئەمە دەتوانێت هەنگاوێکی کاریگەر بێت. 2. گرتنی پەیوەندی لەگەڵ باقی بنەماڵەی ئازیز لە دەستچوو یان مەحکوم بە ئیعدام و زیندانی دەبێتە هۆی کەمبوونەوەی گوشار و وەرگرتنی پشتیوانی عاتفی. 3. بڵاوکردنەوەی هەواڵی ناخهەژینی جنایەتەکان و ئاشکراکردنی سەدەمە ڕۆحی ڕەوانیەکان. 4. هەواڵدان بە کەسوکاریان و دەستەبەرکردنی پشتیوانی بۆ ئەوان دەبێتە هۆکاری ئارامبوونەوەی بنەماڵەکان و بێکاریگەربوونی هەڕەشەکانی ڕژیم. ئەرکی هەموو ئینسانێکە لە پاڵ بنەماڵەی زیندانیانی سیاسی، زیندانیانی مەحکوم بە ئیعدام، قوربانیانی دەستدرێژی سێکسی سیاسی و گیانبەخت کردووان بێت و لە هەر ڕێگایەکەوە بۆی دەکرێت دەنگی مافوازانەی ئەوان بگەێنێتە بەرگوێی خەڵکی دنیا. جێگەی خۆیەتی دروشمی زیندانی سیاسی دەبێت ئازاد بکرێت و هەڵوەشاندنەوەی سزای ئیعدام ببێتە دروشمی سەرەکی. دەکرێت گوشاری ڕای گشتی ئێران و جیهان بۆ سەر حاکمیەتی ئیسلامی وەها چڕ بکرێتەوە کە دەستبردنی بۆ هەر جنایەتێک هەزینەیەکی قورسی بۆی بە شوێنەوە بێت. حزبی کۆمۆنیستی ئێران، هەیئەتی ئیجرایی ڕێکخراوی کرێکارانی شۆڕژگەڕی ئێران ڕاهی کاریگەر، بڕۆخێ ڕژیمی کۆماری ئیسلامی، سەرکەوێ شۆڕشی خەڵکی ئێران. هەینی 14 مانگی سەرماوەزی 1401 بەرامبەر لەگەڵ 16 دەسامبری 2022.